مانەوەی دۆخی ئێستای کەرکووک باڵپەسێدراوی خزمەت بە هیچ کام لە پێکاتەکانی کەرکووک ناکات. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی جەخ لەسەر چارەسەرێکی هەنووکەی بۆ ڕەوشی ئێستای کەرکووک دەکات و پێی وایە دیالۆگی بنیادنەری نێوان پێکاتەکان خۆی لە خۆیدا وەڵام دەرەوەی دۆخەکە دەبێت. کێشەکانی کورد هەموو یەکە، چەوەی لە هەرێمە، چەوەی لە بەغدایە، ئەوەی لە کەرکووکەوانە. هیوادارین لایەنە سیاسەکانی کوردستان بە یەکدەنگی، بە یەکەڵوێستی، بە یەکریزی کارێکی وا بکەن ئەم کێشانەی کەوا کورد هەیەی نەکرد لە کەرکووک بەڵکو لە هەموو ناوچە جێناکانی تر لە نینەوە سەلاحەدین دیالە دۆخی ئەم ناوچانە بە شێوازێکی دەستوری و یاسایی ئاسایی بکرێتەوە. و دەستوری عێراق ڕێوشوێنی جوانی داناوە بۆەوەی ئەم ناوچانە ئاسایی بکرێتەوەی لە چوارچێوەی مادەی 140 دەستورە کەوا ئەبێتە ئاساییکردنەوەیکی بنەڕەتی یەکجارەکی. لەبەرەوە هیوادارین یعنی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم و پێکاتەکانی کەرکووک هەموو لایەک هەوڵەکانی خۆیان بخەنە گەڕ بۆ چارەسەری کێشە لە ناو جێناکەکان بە تایبەتی لە کەرکووک. لە ئێستادا لایەنی سێم لە کەرکووک کە نەتەوەی گرتۆکانە هاتوونەتە سەر هێڵ و پرۆژەیەکیان هەیە کە لایەنەکانی کەرکووک بگەێنە ڕێکەوتن وەکەڵێک بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی کەرکووک. نحن داعمين لهذه الحوارات وعلى علم بها ونساند. ئێمە پاڵپشتی لەو دیالۆگە دەکەین کە نەتەوە یەکگرتوەکان بۆ نزیکردنەوەی پێکاتەکان ئەنجامی داوە. نێوەندگیری ئەو ڕێکخراوە بۆ کەرکووک بەکارێکی باش دەزانین. ئەگەرچی هێشتا دیالۆگەکان نەگەیشتونەتە قۆناغی کۆتایی، بەڵام بە دڵنیاییەوە نزیکبوونەوە ڕوویداوە و بە هیواین دیالۆگەکان بە بڕیارێکی یەکلاکەرەوە بۆ چارەسەری کێشەکان کۆتایی بێت. نەتەوە یەکگرتوەکان بەجیا لەگەڵ نوێنەری پێکاتەکان کۆ دەبنەوە. ئامانج لەو کۆبوونەوانە ئەوەیە کە نەتەوە یەکگرتوەکان بەڕاوێژ لەگەڵ حکوومەتی عێراق لایەنەکان بگەێنن بە چارەسەرێکی گونجاو. پێمان وایە هەموو پێکاتەکان خۆشحاڵن بۆ هەوڵانە، بە هیواین لە ڕۆژانی داهاتوودا کۆبنەوەی فراوانتر لەو چوارچێوەیەدا ئەنجام بدرێت. چاودێرانی سیاسی دەڵێن لە نێوان خۆتزیینەوەی حکوومەتی عێراق لە جێبەجێکردنی مادەی 140 پەرەسەند نیاڵۆزیەکان لە ناوچە جێناکۆکەکان بوونی پرۆژێک لایەن نەتەوە یەکگرتوەکان بۆ لێک نزیکردنەوەی پێکاتەکانی کەرکووک هەنگاوێکی هێرێنی دەبێت بۆ چارەسەری کێشەکان. خەڵکی کەرکووک ئەم جارەیان هیواکانیان لەسەر نەتەوە یەکگرتوەکان هەڵچنیوە بیانگەێنێتە ڕێکەوتنێک کە لە سایدا ڕەوشی کەرکووک ئاسایی بکرێتەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.